پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێ بێت وا دیارە ئێستا لەسەر قەڵاتی شاری هەولێر تۆپی بەربانگ ئامادە کراوە لەو کاتێک کە مامۆستا دەست بە بانگدان دەکات ئەوە لەلایەن بەڕێز ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێرەوە دەتەقێندرێت. تۆپی بەربانگ وەکو نەریتێک و کولتورێک ساڵانە لە شاری هەولێر دادەندرێت و جێگیر دەکرێت. ئەمە کولتورێکە نەریتێکە ساڵانە لەسەر قەڵاتی هەولێر لەگەڵ هاتنی یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان دەتەقێندرێت. وەکو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە دەیبینن تۆپەکە ئێستا بە تەواوی ئامادە کراوە. ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر لێرەدا ئامادەیی هەیە وا بڕیارە کەمێکی تر دەست دەکات بە تەقاندنی ئەم تۆپە کولتور و نەریتێکە ساڵانە لەگەڵ هاتنی یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆز دەتەقێندرێت و هاوکات دواتریش ڕۆژانە لەسەر قەڵاتی هەولێر ئەم تۆپە دەتەقێندرێت. لە پێشووتردا ئەم تۆپە بۆ کۆمەڵێک مەرام و مەبەست دەتەقێندرا بە تایبەت مەرامی جەنگی، بەڵام دواتر لە ئاینی پیرۆزی ئیسلام وەکو هێمای بەربانگ و مانگی پیرۆزی ڕەمەزان و کۆمەڵێک دەلالەت و مانا و تێڕوانینی تر دەتەقێندرا و هاوکات تۆپی بەربانگ لە مێژووی کورددا مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەوەی کە دەیبینن ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر لەگەڵ مامۆستایەکی ئاینی کە ناوی مەلازانە خەیامە لێرەدان لەسەر قەڵاتی شاری هەولێر تۆپەکەیان ئامادە کردووە کەمێکی تر دەیتەقێنن. ئێوارەی دوێنێ وەزارەتی ئەوقافی هەرێمی کوردستان دوای ئەوەی لیژنەیەکی تایبەتی بۆ بینینی مانگ ڕاستپارد، وەزارەتی ئەوقافی هەرێمی کوردستان ئاشکرای کرد کە سبەی شەممە واتە ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆزە و لیژنەی بینینی مانگ لە شاری هەولێر توانیویانە مانگ لە ئاسمانەوە ببینن. ئەمەش وەکو یەکەم هێما و دلیل بۆیە ئەمڕۆ وەکو یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز دیاری کرا لە تەواوی وڵاتە سونەکان ڕۆژی شەممە کراوە بە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز. هاوکات لە وڵاتە شیعەکانی ڕۆژی یەکشەممە کراوە بە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز. وەکو باسم کردم دیمەنانەی کە لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە دەیبینن دیمەنی ئامادەکردنی تۆپی بەربانگێکە ئەمە کولتور و نەریتێکە ساڵانە لە شاری هەولێری پایتەخت لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز دووبارە دەکرێتەوە و ئەم ساڵیش بە ئامادەبوونی هەریەکە لە مامۆستا زانا خەیام و هاوکات ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر ئامادەن کەمێکی تر چەند خولەکێکی تر تۆپی بەربانگ دەتەقێن و موسڵمانان لە شاری هەولێری پایتەخت فتار دەکەنەوە و ڕۆژوەکانیان دەشێنن.
هم قبل 5 بخور كانوا يكتبوا يوسف بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەکو دیار و ڕوون و ئاشکرایە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێکی تایبەتی موسڵمانانی جیهانە. لە مانگەدا موسڵمانان بۆ ماوەی 30 ڕۆژ لە نوێژی بەیانیەوە تاکو نوێژی مەغریب مان دەگرن لە خواردن و خواردنەوە و هیچ شتێک ناخۆنەوە هیچ خواردن و خواردنەوەیەک ناخۆن و بە تەواوی مان دەگرن و تایبەتترین مانگی موسڵمانانە لەسەر تاسەری جیهان بەهۆی ئەوەی مسلمانان لەم مانگەدا زۆرترین تاعەت و عیبادەت دەکەن، زۆرترین نزا و پەرستش دەکەن بۆ ئەوەی خودای گەورە لە تاوان و گوناح و خراپیەکانیان خۆش بێت و پیرۆزترین مانگ و 30 ڕۆژی مسلمانانی جیهانە. ئەم ڕۆژ یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە. وەکو دەیبینن لە شاری هەولێر تۆپێکی تایبەتی بەربانگ ئامادەکراوە و دەتەقێندرێت. بینەرانی پایتەخت میدیا وەکو بە شێوەیەک ڕاستەوخۆ لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە دەیبینن ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر بە هاوشانی مامۆستا زانا خەیام خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی لە کەمتر لە 1 خولەکی داهاتوودا تۆپی بەربانگ بتەقێنن و هاوکات ئەم تۆپە هیچ زیانێکی نییە، تەنیا دەنگێکی بەهێزی هەیە و موسڵمانانی شاری هەولێر ئاگدار دەکات. وا دیارە تۆپەکە تەقێندرا. اوكي بخوا باز لە پێش کامیرەی کاکە لە بابلا توبي صالح قصة كله كان فيه
بركة كارزان ما مصوري كونات شنو جبرة شنو كان برسانتي في دبي نوي او شيء صغير بيكل ديال تنخوشا جبرة شي ديال السنة كان دور كونو شتي باس لم صالات ما بس ليتشي ما بس ليتشي بناوي خدای گەورە و میێرەبانە مولایەکتان بەخێر بێن بەڕێزان وەکو نەریتێک لە ماوەی زێتر لە 200 ساڵ پێشتر لە شاری هەولێر و لە زۆر شارەکانی دیکەش ئێستا لە زۆر لە وڵاتانی دیکەش دەبیندرێەوە لە میسر لە عەمان لە زۆر وڵاتانی ئیسلامی و عەرەبی دەبیندرێت کە بەربانگ بە دەنجی تۆپ دەکرێتەوە کە دەنگێکە ئاگاداریەکە لەو زەمەندا ئەو کارەکراوە لە بۆ نوێکردنەوەی ئەو نەریتە ماوەی چەند ساڵێکە ئێمە لەسەر قەڵای هەولێر کە بەڕێز مامە سەمەد ئازانە و پێشنیاری خستە ڕوو جارێکی دیکە ئەو تۆپە دابدرێتەوە ئەوە چارەمیان پێنجەم ڕەمەزانە ئەو کارە لێرە دەکەین و کە ڕۆژانە بەردەوامی هەیە ماوەی ساڵانێکی زۆر بوو هەولێر لەو کلتورە نەریتیەدا بڕابوو کە لە ساڵی شێستەوە ئەو بابەتە نەکرایە بە جۆری دیکە لە سەربازگە کرایە لە ڕەشکین کرایە لەوانە بەڵام لە قەڵات و نزی قەڵات نەکرایە ئەمە پێمان جوان بوو وەکو نەریتێکی کۆنی عالەمی ئیسلامی و هەروەها کە لە هەولێری شەبووە و بابەتە بکرێتن و یەکەم ڕۆژیش ئەو ڕۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵ برای بەڕێزم بەڕێز سەرۆکی شارەوانی هەولێر و لەگەڵ مامە سەمەد ئازانە بەشدار بووین و خوای گەورە نوێژ و تاعەت و دوعا و نزا و پارانەوەی هەموو لایەکی قبول کارەکانی مانگی ڕەمەزان بۆ چاودێری بازار لە نرخ فرۆشتنی کەلوپەل خواردنی هەموو بابەتانێک پێویست خەڵک پێویست ناکە هیچ ترسیە بیتن تیمەکان زۆر بە وریایی کار دەکەن پێش ڕەمەزان کارکرای لە ناو ڕەمەزان بە چڕتر کار دەکردن شەوانیش ئیزافە دەبن لە دەست بە سەداگرتنی مەوادی ماوە بەسەرچوو لە احتیکارکردنی بازار و یاریکردن بە نرخ لەسەر هیچ کەسێک سازش ناکرێ بەڵام لە ڕۆژانی داهاتوو دیمەنە جوانەکانی شەوانی ڕەمەزانی هەولێر جوانتر و جوانتر دەبن کە لەو لێرە لە ناو بازاڕی هەولێر بە بەردەوامی شەوانی ڕەمەزانی هەولێر جوان بۆ تا بەرەبەیان خەڵک لە جوولەدا بووە ژیان هەبووە و ساڵەکە جیاوازتر بازاڕێکی خێزانی شەوانەی ڕەمەزان دەکرێتەوە لێرە لە ماوەی چەند ڕۆژێکی دیکە کارەکان تەواو دەبیتن لە ناوەڕاستی ئەو هەفتەیەکە لە پێشمانە لە سەرۆکایەتی شارەوانی جاردانی لەبۆ کرایە لەوەی کە ئەو خەڵکانی کە دەیانوێ بەشداری بکەن سەردانی سەرۆکایەتی شارەوانی دەکەن لێرە ئەو بازارە دەکەوێتە جوانێک ناو خزمەتەکانی جوانیەکانی شارەکەمان و زۆر سپاس. کاکە جەبڕۆ نانی بخۆن.